ئەحمەد هێمن بەڵێ بەردەوامی وەک لە ئاماژەم پێەیە تەوەری دووەمی بەرنمەکەم لای شاخەوانە بێت لە کەلار کە دیدارێکی مەدانی لەگەڵ میوانەکە ئەنجامەیە وەک باسم کرد لە ماوەی ڕابردوودا چەندین پرۆژەی خزمەت گوزاری لە شاری کەلار جێبەجێکراوە لە ئێستاشدا پرۆژەی دروستکردنی کۆرنیشی کەلار چۆتە بواری جێبەجێکردنەوە درێژەکە 11 کیلۆمەترە لە 6 زۆن پێکاتووە ئەمە کاریگەری ئەبێ بۆی لە داهاتوودا گەشتارێکی زۆر لە ناوچەجیاوازەکانی هەرێمی کوردستان لە باشوور و ناوەڕاستی عێراقەوە سەردانی شاری کەلار بکەن. باشە بۆ مەبەستا هاوکارم شاخەوان لەگەڵ میوانەکە وەک باسم کە دیدارێکی مەدانی ئەنجامیان لەسەر پرۆژەکە و تەواوی پرۆژەکانی تر یاخود وەبەرهێنان لە شاری کەلار. شاخەوان سڵاو لە تۆ و میوانەکەت تەوەری دوم لای تۆیە. بەڵێ کام بەیانی باش سڵاو لێبێ سڵاو لە بینەرانی بەیانی کورسات نیوز دیارە ئێمە ئێستا لە سەرێکێک لە پرۆژە گرنگەکانی کەلارین کاویش پرۆژەی کۆرنیشی کەلارە کە ماوەی 2 ساڵان پرۆژە چووەتە بواری جێبەجێکردنەوە. ئێمە ئەمانوێ ئەم بەیانێ تەواوی زۆنەکانی پرۆژە کە 6 زۆنە و بە درێژی 11 کیلۆمەتر لەسەر ڕووباری سیروان جێبەجێکرێت لەگەڵ میوانەکەم بە ڕێز دلێر حسێن بەڕێوەری پرۆژەکانی شارەوانی کەلار گفتوگۆ بکەین لەسەر پرۆژەکانەوە کۆی ئەو پرۆژە و بەرهێنانانی کە ماوەیەک چەند ساڵێکە لە سنووری شاری کەلار بە تایبەتی و سنووری داریگەرمیان بە شێوەیەکی گشتی دەچێتە بواری جێبەجێکردنەوە. کاک دلێر بەیانی باش سپاس ئەرک کێشا بە خێراتی بۆ بەرنامەی بەیانی کورسات نیوز. کاک دلێر سەرەتا لەوە دەست پێ بکەین پرۆژەی کۆرنیشی کەلار بیرۆکەکەی تازەیە یا کۆنە شارەوانی کەلار کە ئیشی لەسەر ئەمە کردبێ و ئەم پرۆژە مۆڵەتی بەڕێوەبەراتی گشتی و بەرهێنانی گەرمیانیشی وەرگرتووە فەرمووە. باینتان باش زۆر سپاس بۆم دەرفەتە طبعاً پرۆژەی کۆرنیشی کەلار وەکو ئەمەژەت پێکرد کە درێژەکەی نزیکە لە 11 کیلۆمەتر پرۆژێکی زۆر استراتیژی شاری کەلارە. استراتیژیەکەی لەوایە کە ئێمە ڕووباری سیروان تایسەن پێشتر نەتوانراوە کە ڕبت بگرێ بە شاری کەلارەوە و خۆشبەختانە لە دەواازەیەک ڕبت کراوە بە شاری کەلارەوە و ئێستا هاوڵاتیان دەتوانن زۆرتر سوود لە ئاوی سیروان وەرگن و بە تایبەت کۆڕیشی سەر سیروان. بیرۆکەی پێشتر زۆر باس کراوە هەموو سەردەمانێک کە باس کرابێەوەیە کە چۆن بتوانین سوود لە ڕووباری سیروان وەرگین. بۆیە لە کۆتاجار لە 2017 تقریبان بیرۆکەی ئەوە دروست بوو کە ئێمە بتوانین مامەڕێ دروست بکەین ڕێگای دروست بکەین بۆ سەر سیروان کە ئەویش پرۆژەی یعنی منفەسێک لە بازاڕەوە بۆ سەر سیروان بزەبت لە ناو سنتەری بازاری کەلارەوە کە شەقامی بازرگانی و گەشتیاری بازار وە سەر سیروانمان دروست کرد کە نزیک بریتە لە کیلۆمەترێک. ئەم پرۆژەیە خۆشببختانە تەواو بوو و ئێستا دەوروبەری بینایی بازرگانی دروست کراوە بە شێوازێکی مۆدیرن و بە شێوازێک کە هەم لەگەڵ کولتوری کەلار و هەم لەگەڵ قەڵای شێروانەیە و ئەمانە هەمووی بگونجێ. خۆشببختانە ئەوە تقریبان 170 بۆ 80 تەواو بووە. پاش ئەوە پرۆژەی ئەوەی کە گەورەتر بوو کە و پرۆژە سەرکەوتوو بوون با بڵێن لەو دروستکردنی و شەقامەیە بیرۆکەی کۆرنیش دروست بوو. طبعاً باشە کاک دلێر قسەکە بڕم ئەو بازاڕ تازەی کە دروستەکرێ ڕەبتی بەم پرۆژەوە هەیە؟ حتمما ئێمە بازاری کۆنی کەلارمان هەیە دێن دوایەوە بۆ بازاری تازە کە دروست کراوە پاشان ڕەبتەبینەوە بە کۆرنیشەکە. پێم خۆشە چکە بیرۆکە بیرۆکی زۆر گەورەیە با بڵین هەمووی بەیەکەوە باس بکەم. ئەویش ئەوەیە ئێمە لێرە بیرۆکەی ئەومان هەیە کە ئەم شەقامی کە لە ناو سنتەری بازارڕەوە دێ کە دێ بۆ کۆرنیش تقریبا نزیک کیلۆمەترێکە پاشان لە کۆرنیشەوە ئەتوانین کە کۆتا یەکەم زۆنی پرۆژەکەمان کە بریتە لە چەند باخێک بیرۆکەی ئەوەیە کە باخانش بەکاربێنین ئەو هاوڵاتی کە دێ بۆرە و گەشتیارە بتوانێت لێرە بازار ببینێ بڵین پاشان بێتە سەر کۆرنیش لەسەر کۆرنیشەوە بتوانێت باخەکان ببینێ پاشان ئەتوانێت بە شێوازێک بگەڕێتەوە بۆ قەڵای شێروانە کە ئەویش پرۆژەی گەورەی تایە کە ئیشی لەسەرەکێ بۆی هاوڵاتی وەکو گەشتیارێک بێت ئەمانە هەر هەمووی بەیەکەوە ببینیانی هەم باڵێن بازرگانی هەم سیاحی هەم گەشتیاری و هەم کشت و کاڵیش ئەمانە هەر لە خۆیە گریا وەکو پرۆژەکان پرۆژەی کۆرنیش کە هەم کە مۆڵەتی بەرهێنانی وەکو پرۆژەی با بڵین هەمە جەش نەباڵێ میکس پرۆژەیەکە هەم نیشتەجێبوونی تایە هەم بازرگانی تایە و هەم گەشتیاریشی تایە چۆن پرۆژەکە میکسە و هەمە جۆرە با بڵین و هەروەها خۆشببختانە کە ئەم پرۆژانە بە تەواوی دامە دەستگاکانی ئیداری گەرمیانەوە ئیش لەسەر کراوە چی وەکو ئیداری گەرمیان چوەکو بەرهێنان چی وەکو گەشت و گوزار چی وەکو کشت و کاڵ چی وەکو بەتای بە شارەوانی ینی ڕای هەموو بەڕێوەبەراتەکانەوە گیراوە تەنانەت لە سەرپەرشتیکردنی شار زۆربەی زۆری لایەنەکانی تایە بۆی ئەم پرۆژە
هەموو کلار خۆی وە خاونیە زانیە ئەم پرۆژە هەموو کلار پشگیریەتی هەموو دایرەکان پشگیرین ئەمە شەوای کردووە کە بە شێوەیەکی باش با بڵێن بێتە بەردەست و ئەوەیشی کە ئەبینی ئێستا بەشێکی لە پرۆژەکەیە. بەڵێ کاک دلێر ئێستا ئێمە لە زۆنی یەکەمی پرۆژەکەی باشە زۆنی ئابوورە زۆنی یەکەم لەبەرەوە هەندێک کێشەی جوتیارانی ماوە تاکو ئێستا کۆمپانیا نەیتوانێت وەریگرێت زۆنی دووە باشە زۆنی یەکەم کە ئێستا بە دووری 1000 و یاخود بە درێژی 1450 متر کاری تیاگرێت زۆنەکانی تر قۆناغەکانی کاری گەشتۆ بەچی یعنی ئەبینی هەمان دیزاینە لە زۆنی 3 و 4 و 5 و 6 خۆشبەختانە و بازاری با بڵێن کارکە یان پێویستی بازار یان پێویستی هاوڵاتیان ئەوی کەویستووە لێرە ئەم زۆنانە هەموو یەک بەشای هەمان شێوە دروست ناکرێت زۆنەکان زۆنی یەکەم وەکو باست کرد ینی هەندێک باخیتیایە ئێمە بیدایە بە شێوازێتە بیری لێکراوە ڕاستی ئێستا گەیشتنە لە قەناعەت کە توانین باخەکان لە شوێنی خۆیان بمێنێت و ئیشی لەسەر بکەین زۆنی دوو زیاتر لە بازارەوە نزیکە بازرگانەکەی زیاتر زۆنی سێ خانووکان با بڵێن زیاتر لەوێ هەن ینی لە شێوە کۆڕی شەمان بەڵام شێوازی بەشەکانە جیاوازی هەیە زۆنی 4 و 5 ئێستا ئیشی لەسەرەوە کراوە چکە بە شێوازەکان ڕواری سیران بە ناوێتی ئەبڕێ ئێستا نەخشەیە کاتو دە بەردەست ینی ئەبدەی تێکراوە کە ئەو ڕواری سیروان لە نایە ببێنەیە وەکو ڤلێژ بەکاربێت وەکو باخ وەکو ڤیلە پاشان زۆنی 6 بۆ نمونەکە ئێستا ئیشکی لەسەرەکرێ کە لە بەرزایە بە شێوازی ترکە بە شێوازی با بڵێن هەرمی بەرەوسەرەوە ڤلیتیا دروست کراوە ئێستا ئیشی لەسەرەکەن یعنی ڕاستە با بڵێن هەمان سیستمە بەڵام هەریەکە بە شێوازی جیاواز بەکار هاتووە کامێشەوە ئاکاتە کە تەنۆع بکرێت لە پرۆژەکەی کۆڕنیشەکەیە و بە شێوازی جیاواز و زۆرترین سوودی لێوەربگیرێت باشە کاک دلێر ینی هەر زۆنێک چەندێک پارەی پێویستە ینی چەندێک ئەو کۆمپانیانەی کە کەرتی تایبەتە خۆتزانی شارەوانی کەلار و هەم بەڕێبراتی گشتیەوە بەرێنانی گەرمیانیش کار لەسەر خۆماڵیکردنی ئەو بابەتانەیەکەن کە لە ناوخۆی کەلارە خۆشببختانە ینی کەلارێکێکە لەو شارانەی پرۆژێتیان ڕانەگیرا سەربارەوەی کە قەیرانی داراییە حکوومەتیش ینی بودجەیەکی کەمی تەرخان کردووە ینی پێم بڵێ ئەم پرۆژانە پێویستیان بە چەندە کۆمپانیایەکی کەرتی تایبەت ئێستا بۆ نمونە ئێمە لە زۆنی دوی پرۆژەکەی چەنی پێویستە چەنی بڕەپارەی ئەوێ من پێم خۆشە ئەوکو ئەمەژەت پێکرد بۆ دەست پێ بکەم ئێمە دوو جیاوازی بین لە قەزای کەلارەکە هەیە یەکەمیان ئەوەیە کە ئێمە بیرمان کاتێک بیرمان لەم پرۆژە کردووە کە ڕاستی قەیرانی دارایی لە لوتکەیا بوو لە 2017 کە ئیتر ئەمووی بەتەمای ئەوە نەبوون کە بەرەو پێشتر بڕین بەڵام ئێمە خۆشببختانە ئەو کاتی بیرمان لێ کردووە بەشی دومی ئەوەیە چونکە قەزای کەلەر وەکو پارێزگایەک ڕەنگە ماوەی لەگەڵان نەکرێ یان ئەو بودجێ لە بەردەستانە بێ وەکو پارێزگاکانی تر وەکو شوێنەکانی تر چکە پارەی باشی وە تەرخان کراوە شوێنەکانی تر ئێمە من پێم خۆشە لێرە حقیقەتی بڵم کە ئێمە تەنها وەکو شارەوەی کەلار نزیک 30 میلیۆن دینارمان لە پرۆژەیە خەرج کردووە کە ئەویش وەکو شەقامێک دروستمان کردبووی کە پرۆژەکە دەست پێ بکاتەوە ئەنا ئەو بڵێن بوجانەی کە بۆی 10 میلیۆن دلارێکی تێ چێ هەر بەشێکی کاک ئەوەی کە تەقدیر کراوە بۆ منە ئێستا تقریبا 600 متر لە زۆنی دویش کراوە لە کۆڕنیشەکەیە نزیک 5 میلیۆن دلاری تیا خەرج کراوە نزیکی 5 میلیۆن ینی ئەگەر تەواو بێت چەندی تێچێت 10 میلیۆن دلاری پێویستە ینی هەر 6 پرۆژ زۆنەکەی 6 میلیۆن دلاری هەیە تقریبا 50 تا 60 میلیۆن دلاری تێچێت زۆر باش کاک دلێر قۆناغی کۆڕنیش کە تەواو بێت شارانی کەلار بەرنامەی چییە ینی ئەم کۆڕنیشانە پێویستیان بە پاراستنا پێویستیان بەوەیە کە سەرنجی گەشتیان ڕاکێشی بۆ ئەم شارە ئەنی کە ئێستا بەڕێوەبەراتی گشتیوە بەرێنانی گەرمیان سەرپەرشتیان پرۆژەکات شارەوانی کەلار پلانی دوای تەوابوونی کۆڕنیشی چییە کەلارە باتە زۆر قۆناغێکی گرنگەوە هەم لە ڕووی گەشتیاری هەم لە ڕووی ئابووری هەم لە ڕووی سێکتەرەکانی تر حتما من پێم خۆشە تەفاسیلێک باسکەین دەربارەی کۆڕنیشەکە ینی لێرەش لەم کۆڕنیشەیە کە هەمانە ئێمە تقریبا 120 مترە پانی کۆڕنیشەکە کە بریتە لە دەمەتری سەرەتای لە نزیکی ئاوی سیروان کە طبعاً ئەو بودجە زۆرەی کە پێویستە لەبەرەوەی دیوای ڕاگرمە بە بەرزی 4 مترمان پێویستە لێرە ئەو دیوار ڕاگرە بەشێکی باشی بودجەکە ئاوات و دەمەتری بۆ پیاسەی هاوڵاتیان با بڵێن دەمەتر زایدەن لەگەڵەوەیشە 3 متر بۆ هاتوشۆی با بڵێن پاسکیل و لەگەڵەوەی کە بینە ڕەنگە شینەی کە هەمانە و بۆ با بڵێن وەرزشی خاوڵاتیان دێت کێشماندا بەزێ بە هەوەسی خۆمان زۆر زۆریان نمونەیەک باسەکەم دەفرەتە بوو پاشان 45 مترمان هەیە سەوزایی پارکە وەکو پارکێ بەکاردێ وە لێرە خۆشببختانەوە گۆبەرهێن با بڵێن ڕستە لەسەر ئەوەی کە بە شێوەیەکی باش جێبەجێ بکە ئەویش ئەوەیە فعالیاتی جیاوازی تایە بۆ نمونە لە سەرتاو کە دەست پێەکەین
با بڵین فیلکێکی خڕێکی دروست کراوە لێرە کە هاوڵاتیان تای کۆبنەوە چالاکیی وایتیانێت تەنها هاوڵاتی دەوێت بەڵام کە بەبەرداوە بیت بۆی کە هاوڵاتی هەموو کۆڕنیشەکە بەکاربێنێ درای فۆنتینمانەیە کە نافورەیەکە وەکو بە شێوەیەکی مەسقا ئاویتیا دەرەچێ و با بڵێن شوێنی وەرزشیمان هەیە کە هاوڵاتیان دەتوان لێرە هەرچی کاتێک بێن لێرە وەرزشی خۆیان بکەن پاشان یاری تەنسی تایە لەگەڵەوە شوێنی یاری مناڵانی تێدا و لەگەڵەوەی با بڵێن ئەوەی کە پێویست بێ بن بۆ منە شوێنی WC وانش کراوە خۆشبەختانە بە شێوازێکی مۆدرن جوان کراوە بە شێوازێک کە ئەتوانی هاوڵاتی بە بەرداوامی بەکاری بێنێ بۆ فعالێتی زۆرەوە لێرە ئێستا بۆ منەوەی خەڵ هاوڵاتیان کە بەکاریان ئەوەیە کە بۆ منە لە بازاڕان دوکاندارێکیان هەر کەسێ هەر کاسبیەکی بێ ساعتێک لە کاتی خۆی وەرەگرێ بە کیلومترێک زۆر دووریش نییە بزانام کیلۆمەتر و 200 متری بازارەوە بڵین 1 کیلومتر تا کیلۆ 200 با بڵین وەرزشێکەکات دێت بەسەر کۆڕنیشەکە پیاسەیە کات هەم گوێی لە دەنگی ئاوکابی هەم با بڵێن هەوایەکی پاکەڵم ژێ و ئەگەڕێتەوە بۆ کاک دلێر ڕووباری سیروان چۆن ڕێخستنی چکە ئێمە ئێستا لە ئەگەر بیتە نزیکەوە ڕووباری سیروان چۆن ڕێخستنی بۆن کۆڕنیشە بۆ کرا ینی ئەمە ئێستا چەند مترێک لە ڕووباری سیروانەوە دووری ینی ساڵانێکی زۆرە خەونی خەڵکی ئێرەشەکە شتێکی وا لێرە بکرێت ئەم ڕووبارە چۆن تێکەڵە کراوە لەگەڵ کۆڕنیشەکە چۆن ڕێکە طبعاً ئەوەیە کە ئێمە دراسێکی باش کراوە ئەوە مامۆسای زانکۆی سلێمانی بەشدار بووە مامۆسای تر با بڵێن کە پسپۆری تر زۆرەوەی کە دراسەگەرم قسەت ببڕۆ بڵێ چۆن سوود لە پسپۆڕێ جیاوازەکان وەرگیراوە کە بێن ئەم کۆڕنیشە بین و بیرۆکەکەتان دەوڵەمەند بکەن بڵێ حتمما بۆکو نووسنگەی تایبەت کە ئیشی لەسەر کراوە کە پسپۆرن با بڵێن مامۆساکان ئەو کەسانی کە پسپۆرن لە بەوارەیە بۆی چکە ئێمە حبی حسابیەوە بکەین کە لە مەوسمی لافاوە کە لافاو دروستە بێت ئەوەیەکێکە لە ئەوەی کە با بڵێن هەم کۆڕنیشەکە هەم کەلار زەرەربەند بێ بۆیە دراسەیەکی چڕ کرا لەسەر بابەتە و تقریبان پانی 580 مەتر دیاری کرا بە بەرزی 4 متر بەوەی کە ئەم حەجمەمان پێویستە کە لە مستقبلای بڵێن خەتوە خەتۆئیشی لەسەرەکرێ بۆەوەی کە ئەم کۆڕنیشە جێگیر بکرێ ئەوەی کە هەیە ئێمە لێرە تەمەن سیروان ئاوێکی هەیە بەڵام ئەو ئاوە زۆرە نییە بۆ نۆکتای سەدێکی بۆ دروستکە بە شێوازێ بۆیە بێ لەوە کراوە چەند ویرێ دروست بکرێ ئەوەیە کە بتوانین ئاوەکە بە شێوازی ڕێک بخەین بتوانین ئەو پاتایە ئاوی تیاد بێ بۆیە لە ڕۆی ئەوەی کە دووەکو دراسەکردن لە ڕۆی ئەوەی لافا و سەردەمی لافا و دراسە کراوە سەلامەتە و بۆ ئەوەی کە بۆکو گەشتیاریش سوودی لێ ببینین ئەو ویرانە دروستەکرێ بەرنامە هەیە تەبان خەتوە خەتوە ئیشی لەسەر بکرێ تقریبا 6 تا 7 ویریتیا دروست کراوە کە ئەبێتە هۆی ئەوەی کە هەم مستەوای ئاوەکە بەرزکاتەوە هەم بتوانێت بهێڵێتە ئەوەی هاوڵاتیان لێرە سوودی باشە کاک دلێر کات دیاری کراوە بۆ تەوابوونی ئەم جۆرە پرۆژە چکە خۆ دزایمە پرۆژەیەکی نیشتەجێبوونیشە لە تەنیشتی ئەم کۆڕنیشە بۆ کۆڕنیشەکە چ کاتێک چ زەمانێک دیاری کراوە کە خەڵک بە شێوەیەکی گشتی سوودی لێ بڵێ خۆشبەختانە ئێستا سوودی لێبینێ هاوڵات بەڵێ ئێستا بینی بەڵام متەکامل بەڵام ئەوەی کە هەیە وەکو باسم کرد لێرە بودجەی تایبەتی بۆدان نەرا وەکو کۆڕنیشی بڵێن شارەکانی تر بۆ من 10 ملیۆن دلاری بۆ داوین کرابێتوانە ئەوەی کە هەیە لایەن مستەسمەوە دروستکرێ مستەسمەش حتما ڕەبتە بە هەندێک بابەتێکی ترەوە کە ئەویش با بڵێن ڤیلای هەیە خانووی هەیە شوێنی نیشتەجێبوونی هەیە بەڵام خۆشبەختانە بۆ منە لێ کۆڕنیش لە دوو سێش ئێستا احتمامێکی باش دراوە کە کۆڕنیشەکە لە وەختی خۆیان جێبەجێ بکرێ ڕاستی وەکو مودەیەکی زەمەنی نییە و ئەوەی شار پێویستەکە بڵێن ڕاستی لێرە وەکو شاری کەلار وەکو پارێزگایەکی گەورە نییە کە ملیۆنێک کەس بژێ لێرە ئێستا وا بڵێن کەلار پێویستی بە ئەمەیە کە 600 متر تەواو بکرێ ڕەنگە لە ئایندەیەکی نزیکە 600 متری تری تەواو بێت گرنگەوەی دوو زۆنی یەکەم لە ماوەیەکی باشە تەواو بکرێ سوودی باشی لێبینیە کەلار وەکو شارەوەی کەلاریش پرسیارێک کردەوەمانە بیرسوو کە چۆن سوودی لێبینە چۆن بتوانێت پارێزایی لێ بکە حتمما ئێمە هەماهەنگین لەگەڵ لایەنەکانە لەگەڵ وەبەرهێنا بەوەی کە بە شێوەیەکی باش جێبەجێ بکرێ و لە ئایندەشدا بەرنامەمان ئەبێ بۆی کەوتوانی چۆن کاک دلێر بە کورتی کەمتر لە دقەیەکمان ماوەکات پێشبینیت بۆ ئایندەی ئەم شارە چییە عنیەوە بەردەوام کارەکەن و پرۆژەی گرنگ و استراتیژی دێت ئەم شارە پێشبینیت بۆ داهاتوی کەلار چیە ئایا ئەو شارەی کە ئێمە چاوەڕێەکەین ئەو شارە بێت کە لە جێگەی تموحی خەڵکو و بازرگان و وەبەرێ نابێت حتمما خۆشببختانە کە ئیشی لەسەر کراوە شاروانی با بڵێن لەگەڵ لایەنەکانی ترە پەیوەنددارەکانی ترە ئەوەیە کە پلانێکی گەشتگیر تا بۆ بە کەلار باڵێن بەش جێگیر کراوە خۆشببختانە ماسەر پلان کەلار نییە ڕاستی بەڵام ئیشی لەسەرەوە کراوە لە ماوەیەکی کەمدا ماسە پلانی کەلاریش ڕاتە جێبەجێکردنەوە کە بتوانین زیاتر سوود لێ ببینین ئەوەی کە هەیە ئەو پرۆژانی کە لە کەلارە دروستەکرێن پرۆژەی گرنگن پرۆژەی
تایبەتن کەلار خۆی بۆ خۆی بەستێ لای کەوتووە بلایەکی کۆڕنیشەکەی کە گەشت و گوزاری لایەکی نیشتەجێبوونە کە لەسەرەوە و بەرەو خوارە با بڵین بازرگانی و پیشەزازی و ئەوەی شەکە ئەوانش هەمووی پرۆژان و ئیشی لەسەرەکری خۆشبەختانە و ئیشەڵا ئومێدی کە بتوانین ئەوەی کە بەرنامماندانا و جێبەجێ بکرێ و لەگەڵ هاوڵاتیان و لایەنە هەوێندارەکانی تریشا بگەینە نەتیجەیە کە باشترین قەزای کە شەڵاوی پارێزگا شوار بە قەزا وەکو ئیدارێکە نمونەیەکی جوان دروست بکرێ سوود لە دەوروبەریش وەرگرتی ئینشەڵا بگەین نەتیجەیەکی زۆر باش. سپاس بۆ دلێفسێن بەڕێوەبەری پرۆژەکان لە شارەوانی کەلار زۆر سپاسکەم بەیانی لەگەڵمانە بووی. بەڵێ ئاکام هەنێ داتا و زانیاری بکە دەبێتە کۆتا قسەم لە تەوری بەرنامەکە ئەم پرۆژە بڕێبەراتی گشتی وەبەرهێنانی گەرمیان تاکو ئێستا سەرپەرشتیەکە ینی مۆڵەت لەوێ وەرگرتووە بەپێی داتاکان لە ماوەی چەند ساڵێکە 120 پرۆژە لە بواری بازرگانی پیشەسازی تەندروستی کەرتی نیشتەجێبوون لە گەرمیان مۆڵەتیان پێدراوە 90 لەو پرۆژانە ئێستا جێبەجێ کراون و بەشی زۆریان تەواو بوون. خۆشبەختانە 25 پرۆژیان پرۆژەی پیشەسازین کە ئەمە داتایەکی زۆر دڵخۆشکەرە بەوەی کە لە 120 ئەو پرۆژانە ینی پیشەسازی چونەتە بواری جێبەجێکردنەوە و بەهای هەموو پرۆژەکان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا ئاکام ملیارێک و 550 میلیۆن دلار بووە لە سنووری ئیداری گەرمیان پرۆژەی وەبەرهێنان جێبەجێ کراوە. کەلار چوارەمین شوێنە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە پرۆژەی وەبەرهێنانی تێ جێبەجێ کرابێ. استراتیژی و شوێنی کەلار و هەڵتکەوتەکەی بەو شێوەیە بە 160 کیلۆمەتر دەگەیتە بەغا، بە 140 کیلۆمەتر دەگەیتە شاری سلێمانی، بە 90 کیلۆمەتریش دەگەیتە شاری کەرکووک. ئەمە شوای کردووە پانتایی پرۆژەکان وردە بەرەو فراوان بچێەوە بازرگانان و وەبەرهێنان چاوتێبڕینێکی گەورە و فراوانیان بۆ ئایندەی شاری کەلار هەبێەوە و پرۆژانی تێدا جێبەجێ بکرێ. جاوەکەشی زۆر ساردە ئاکام ئەگەر ڕێم بۆ لای تۆ ئەگەر زۆر کاتمان نەگری. دەست خۆش ساخەوان بۆ تاوی زانیاریەکان و سوپاس بۆ تۆ ئەندازە دلێحسێن بەڕێوەبەری پرۆژەکان لە شارەوانی کەلار.